بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست کەسایەتی و فۆتۆگرافەری دێرین کاک تەها لەتیف حەسەن ناسراو بە ماڵتەهای وێنەگران ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک تەهایەکێک لە فۆتۆگرافەرە دێرینەکانی کوردە و ساڵانێکی زۆرە لەم بوارە سەرقاڵە و جێدەستی دیارە. لە سەرەتای ساڵی 60ەکانەوە هاتوتە نێو ئەم بوارە و تا ئێستاش لە کاری فۆتۆگرافەری و وێنەگری بەردەوامە. لە چەندین وێزگە کاری گەورەی کردووە ساڵانشی زۆر لەگەڵ نوری هونەر وێنەگری دیاری سلێمانی کاری کردو و یەکێکە لە وێنەگرانی کە لە ساڵی هەفتاکان لە زانکۆی سلێمانی کاری کردو و ئەرشیفێکی دەوڵەمەندی ئەو ساڵانی خوێندکارانی زانکۆی سلێمانی بەدەستی ئەم گیراوەیەکێک بووە لەو وێنەگرانی کە بۆ یەکەم جار ئامێری چاپی ڕەنگاو ڕەنگی وێنەی هێناوەتە سلێمانی. کاک تەها خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەند و بە هەزاران وێنەی هەیە لە وێنەی سروشت و لە وێنەی هونەری و لە وێنەی کەسایەتیە گرنگەکانی سلێمانی لە ئەو ساو لە ئێستاشە هەوڵ دەدەین لەم بەرنمەیە باز لە ئەزمموی کاک تەها بکەین، باز لە چیرۆکی ئەو وێنانە بکەین کە دیارە هەزاران وێنەی هەیە و ئەوەی کە بتوانین هەندێک لەو وێنە گرنگانەی ژیانی ئەو نیشانی ئەوی خۆشەویست بدەین. کاک تەهام کاتت باش. باشتر بۆیەوە بەخێر بێن. زۆر زۆر سپاس بۆ جەناب چاومان ڕوون بوو. بەخێرات نیشی گەرمتانەکەی. زۆر زۆر سپاس دەکەم. بەسەرکردنەوەیە دەستخۆشتان لەکەین، مادونیمتان لەکەین، دەستی و برادرانژەمە خۆش بێ. زۆر زۆر سپاس کاکتاجان، هیوادارم زۆر باش بی. تەندروستی چۆنە ئێستا؟ باشم لەخوا بەزێر بێ، جارە ماوین. هیوادارم باش بی. چاومان هیوادارم بەردەوام بی هەمیشە لە کارەکانن. ساڵانێکی زۆر کارت کردەوە، پس پێم وابێ ئێستا لەم کاتەیە کار ناکەیت. زۆر بەکەمی. زۆر بەکەمی. زۆر بەکەمی. هێژەگەیشی هونەری هەبێ بە مۆبایل. بە مۆبایل. کامێرەکان نەماوە کامێرە کۆنەکان. زۆربەی فۆتایەک دوانێکم ماوە سنووقە کۆنەکانە ڕواڵم گرتو بۆ بوون. بوونی و سەردەمانی کۆنی لێستەکان کار پێ کردووە. دوایەکی نەسەر و مەراحلانە من پێم خۆشە لەوە دەست پێ و کەم جارێ وەکو بنەماڵە باپیدت با بڵێن لە من گۆڕایەتی ئەوانەوە هاتنۆتە بناری کۆسرەت باوکرد لە بناری کۆسرەت و بەڵام تۆ لە سەرەتای پەنجاکان لە کەرکووک لەدایک بوویت. بۆچی لە کەرکووک لەدایک بووی و باوکت لەو ساڵانە بۆچی چۆتە کەرکووک؟ سەرەتا کە بنەماڵی باوکم باسەکەین لە بناری قندیلەوە هاتوونەتە خوارەوە بە مەلایەتی هاتوونەتە بناری کۆسرەت. هەڵبەتە باوکم هەبوو مناڵ بوو، باوکو و دایک خۆی نەبینیوە، لەگەڵ براکانی هاتوونەتە خوارەوە لە بناری کۆسرەت گیرساونەتەوە لە شوشکی لە دەی شوشکە لە بناری کۆسرەتە مەزمعدیەکە لەسەر ئاوەکەی دوکان ئەوە ناقەدر لێ کردو براکانی لەژێر ڕەحمی سعید برا و براژنە خەدان زۆر لێ کردو لە تاواکە گەنج بوو على بەڵێشتە دەعودهوو تۆزە بەهێز بووە تێ قوسان و ڕای کردو بۆ کەرکووک لێ بۆ بە عسکەر تەتەوعی کردووە لە 930 عسکەر بووە هەتا 58 لە عسکەری ماوەتەوە بەراحلی زۆر شەڕشەق بەسەر هاتووە. تا پلەی ڕێز عوڕەفا ڕۆشتو ڕێز عوڕەفا سریا بەڵام وەختە ڕێز عوڕەفا وەختە شاری حکمی شارێکێ کرد ئەوە دەست ڕۆشتوو بوون. لە 58 کە تەقاویتە بێ مەراحلی بەسەر کەرکووکە زۆریە سەر لە شەڕی کورد و تورکمان و ئەمانە ئەم دەورێکی زۆری بینی لەوەیە نێژدە خەڵکانە هەڵواسرێ دەریەکردن مەراحلێکی زۆری بەسەر هات. من لەوێ لەدایک بووم لە سەرەتای پەنجاکان تۆ لێ لەدایکی باوکت هەر لە کەرکووک ژنێنێ لە کەرکووک گەگەڕێتەوە بۆ بناری کۆسرەت لەوێ دایکمە هێنە بڵێت ئەهێنێتەوە بۆ کەرکووک ئەهێنێتەوە بۆ کەرکووک هەر سێ تەعدادەکەی 37 و 47 و 57 لەوێ بووە. ئێستا نفوسمان کەرکووک کەسیشمان لە کەرکووک نییە بەس نفوسمان کەرکووک. ڕاست دەستەکان خۆش بێ. ئەمە وێنەیەشی جەناوی باوکتە؟ بەڵێ باوکم ناسا ڕێز عوڕەفا لەتیف. کێکی دوای کرد باوکت؟ 85 ڕۆژی ئەوختە پیانەگو مەحافەزە یۆم المەحافەزە. ئەمە شەر وێنەیەکی تری باوکتە پێما بێوان جەناوی دایکتە لەگەڵی؟ بەڵێ دایکم 67 ئەمری خوای کرد بەداخۆ زوو بەجێ امتحانی بەکەلۆری سێ بوو لە باوشمان مرد. تەلبێکی زۆر زیرەک بوو سەرەتانی مەتانەی هەبوو بیزڵان هیچگەرە بوو یعنی ڕەبتێکی ڕوحیمانە بوو لەگەڵ دایکمە کە لە باوشمان مرێتی مەکتەب لە بەرچاو کرد. تەلبێکی تا بڵێ سیرەک بوو دایمەن ماڵمان پێشش تەلەبەی لێ بوو. کەسی دایکم لە خەسخاند امتحانی بەکەلۆری مەتوانێت 4 ڕۆژ نەچوون
ڕۆژی ئەخیر و باقول ئەخیر و ئەخیر ینی کیمیا فیزا ئەحیا و سەحە دوانە چوو هەشتا شەش هەشتاوێک مێنایەتر مەکتەب هەرچەند مدیر وتی مامۆستاوتی نەمتوانی لەبەر چاوم کەوت مەکتەب ئیتر وەکو تەمەنێکی زۆر بەجێ هێشتی بەداخەوە دیارە تۆ لەو کاتە تەمەنت 15 ساڵێک ڕاست دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی مناڵی تۆیە کاکێ تاها پێما بێمە کەرکووکە بەڵێ دیارە وێنانە لەو سەردەمە ڕەش و سپی بوون بەس چۆن ئاوام ئێستا ڕەنگا و ڕەنگن ئەم ڕەنگکردنە بۆ بەهۆی بم بە فۆتۆگرافەر لەگەڵ ڕفیقی مناڵیم سامی عەبدولمەجید غەفار زاپەرسان برای کاک شەیدازاد هەورامی براگەوری شەیدازاد هەورامی لە سامی گەورەتر برایکیانە و مامۆستا هۆشمەند ئەو وەختەی کە مناڵ بووی مامۆستا هۆشمەند لە ستۆدیۆ ئیشیە کرد ڕسمی هێنا ڕووشێکە ڕسمی هێنا تلوینیەکە ڕسمی ئەمەیەکردەوەیە کرد من شتێکم لا دروست بە حەزم لێ کرد لەگەڵ سامیان ڕێکەوتیرەچی ماڵ بە ماڵە گەڕاین چێ ڕسمی هەیە ڕسمیشان نەبوو جامی ڕسمەکانە نەهێنا ئەوانە من بۆ ڕەنگەکردن دوای فێر بووی کابرایەکە بوو کاک جەلال لە شارە ئەتڵەس لەوێ ڕسمی سینەمایی فرۆشتی فیلمە سینەمایەکان هیندی و هەرقل و تەڕەزان و ئامانە ئەچون لێمان وەرەگر بۆمان تەلوینەکرد ڕسمی بە 100 ڕسمی بە فلسێک بەیەک هەفتە تەواوی 100 فلسان وەرەگر هەردووکمان یەکی 50 پلس بەیەک هەفتە دەستەکان خۆش ئەمە شەروێنەیەکی تری ئەو ساڵانی کەرکووکە دیارەتەمەنی مناڵی تۆیە ئەمە سەر قەبرانەکەیە شێمحیدینی پێڵێت بەفرباری بۆ ساڵە 63 نەوزاد صادق وهاب من هەروێنێکی کۆنی کەرکووکەوانە شێر تۆ زۆر مناڵی لێیە ئەمە ناڵم 63 ئەمە دراوسەیەک ما بۆ ساحەبخانەکەمان بۆ کوڕی مەلایسکۆ بوو ئەمەش عەبدوڕەحمانێکە لە مەتعب لاهین گەسیشیە کرد ئەو وەختە گەسە بوو لە ئین سەندەویچ دەست لێ کەرکووک ئەو وەختە هەبوو چکە لە سلێمانی ئەم زۆرە خواردنانەی کە لەوێ هەبوو لێرە نییە زۆر ڕاستە تاکە لەگەڵ کاک سامیان خەریکی ئەو ئیشە بوون سامی زوو وازیێنە سامی ماوەیەک شاگردیشمان بوو ئەو تااقەتی نەبوو ڕێز و خۆشەویستیمان بۆ کاک سامی بۆ منە ماڵە خۆشەویستەکان زوو وازی هێنا بەڵام من حتا ئێستا شەر بەردەوام لەگەڵیا ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی قوتابخانەی ئیمام قاسمە بەڵێ ئێمە تەوەستەی ئیمام قاسمە پۆلی یەک بووین ئەمە ساڵی 64 یەکی ناوەندیت لە ئیمام قاسم ساڵی 64 لە ئیمام قاسم بین ئێستامانی پیاوی گەورەی زۆر تایە بەسەیەکی لەوانە بەتحەت کاکەی ئەمە ژوێنێکی تری گەنجێر و ساڵانی کەرکووکە ڕاستەکەی ئەمە جادەی شکر نەجاری پێڵێن جادەی کاسی بۆ لای مەسیحیەکان ئەڵماس ساڵی تقریبا هەفتایەمە ئەوە کاگە تایب زەباریە و تاهیر نەسرەدینی مهندسە و فامیە بەس من مەکتەبم تاو نەکرد مانە هەمویان تاویان کرد دەستەکان خۆش بێ وێنەیەکی جوانە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوانیژێ ئەم وێنەیەش هەر گەنجانی کەرکووکن پێما بێ بەڵێ ئەمە ڕێک هەمووی گەڕێکی زێوێن زێوێ لەسەر ئیمام قاسمەوەیە ئەمە لێ بووین کاک سەلام بەهادین خۆم جەمشید لەتیف ماڵی ئەم کوڕە بوو ئەرز لێیە ئەو قزمانەمان لەوێتیا چوو بەداخەوە خێزانێک بێکەوە ئەمە ژێر عیمارەکەی شکر نەجارە ساڵی 72 ئەمەش وێنێکی ترە ئەو کەسایەتی چێ لەگەڵ تاکە ئەمە ناسایەکمانە باوکی ئەمیت شوانە ئێستا لە وەزارەتی پێشمەرگەیە شوێنەکە شوێ سەرچنار ئەمە شوانەیە ئێستا ئەمیدە دەمێکشە ئەمیدە ئەو زۆر گەنجە ئێستا ئەمیدەوە بەڵێ ڕاست دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی تری تۆیە دیارە تۆ لە کەرکووک لە دواوی کەواز لە قوتابخانە هێنی پێما بێ دوکانی خۆت دانی وێنەگری دەستەکەی بەو کارە دوکانەکەت لەکوێ بوو چۆن سەرتا دەستەکرد بە میشە کاک تاها ماوەیەکی زۆر کامێرەم پێ بوو ئەگەڕام ساڵی 69 کەی یەکەم کامێرت کڕی ئێستا بۆ باسەکەم 69 وەختە دایرەیەکە بوو پیانەوەت ئیرشاد مدیریەت ئیرشاد و نازام چی بوو مصلح جەلالی مدیری ئەو دایرەیە بوو مصلح جەلالی کابرایشی کورد بوو 69 لەوێ ئیجازەم وەرگرت موافقەیان بۆ کردم کامێرەم کڕی ئیشم کرد بەناو بازاڕە
لەوێ 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 کامرێکم کڕی یاشیکەوە 27 دینار 27 دینار زۆر بوو دوانزەیی بوو دوانزەیی بوو فیلمی 120 خوارد ئەبەوە ئیشمان کرد خۆشترین نوکتە لەو زمانەیە بۆ ئەمە دروست بوو ئێستا سەرە ژێرنەوە کوڕێکی کابرای کات شاکر بلۆ بەرپینە دۆز بوو دەری کرد فازلی نابوو هات بۆ لای ئێمە بەستاکە ئێمە گوتی بە خێربی وەرە ئیشکە لای من فێر دەکەم کامری هێنا فێری کرد ئەو وایە ئەوە ئێمە شتێکیە کە و دوورێ بینی کامرە و کەسەکە پێوین ئەوە پێڵێن نێتکردن ڕسمەکە نێتکە کوتی ئەمە ئەوانێتەکەی ئەوانێتەکە کوتی باش وەڵا ڕۆشت و سەعاتیش پێنە و هاتەوە سێ فلیمی هێنابوو کابرا لە پۆشە خەریک بشێتەوە ئافرین پۆزن سەری باسەکە سێ فلیم وەڵا چ شتێکی ڕسمیتیانی هەجر تۆ چیت کردو تەلقەی خۆڵەکەی کرد بەسەرە کوتی وەرە نەبوونێتی کوتی وەڵای وەستا هەموو ڕسمە گرتوومە نیەتمەم ڕسماگرم نێت بۆ تێگەشتۆ نێتی نێت ئەوە وێنەیەکی سەردەبی دیارە ئەحماوایەمە گەنجی تۆیە کاکی لەو دوکانە بەردەوام بووی کاک وڵا هەتا 72 تا 72 پێم وابێ 72 هەر کەرکووک بەجێ هێڵن بۆچی سیاسی بوو بەجێمان هێشت ڕێپێوان و دژاتی کردی گۆڕینی ناوی سانەوی کوردستان بە سانی عەبدولمەلیک بوون مەڕایەتی لەوە مزایە بەجێکی تۆ قوتابیان بووین سەرپەرشتارەکەشمان کەوی ئیشی لەگەڵا کردین حەسەن تەویلیان پێوت ڕەفیقیش خۆمان بوو ئەمری خوای کرد تر مزاهرە بوو ئەژەوەی زۆر راوە ڕسمشت دەڕا بەسەر ناساغ بۆ مش 26 دوی 72 ئەمر قەبزم بۆ دەرچوو گەنجش بووین ترسام ئەکسەر ڕام کرد چوون بۆ بناری کۆسرەت خۆ حەشار دەلێ تێکەڵابی ناو پێشمەرگە بووین و بڕۆ وەرەوە هەتا نهاتی 75 هاتمەوە ڕاست ئەو ساڵانە لە دەرەوەیت نەگەڕێت لە دەرەوە بگەڕێت لە کوردستان و ئێران ئەمە هەر هەمووی زۆر ڕاستەکە کێ تا ئەمە وێنەیەکی گەنجیە دیارە ستایلی وێنەگرتنی ئەو کاتانە ئەمە پێمانەوە ڕسمی خەیاڵی ئەم زۆرە باو بوو دوو ڕسم یا سێ ڕسم تێکڵاویەکمانە کرد بەڵام گرتنەکەی زۆر ناڕەحەت بوو ئەمە هونەرەکە لە گرتنی ڕسمەکەیان لە شۆردنەوە لە گرتنەکەیە لە ئەو فیلمێک کە حازریەکەی فیلمی ستۆدیۆ بڵێن کامێرە ستۆدیۆ جیاواز بوو لەگەڵ کامێرەکانێکە شاشەیەشیە ڕسمە کابینی تەیە جا لە شاشەکەیەکەی بینی ئەو شوێنە دەستنیشانەکەی ڕسمیەکە مەگری کاتەکەی تێکی فلیمەکە چێنی دەی دیساندانێت تۆ ڕسمی دۆ مەگری یا سێ مەگری یا چوارە مەگری یەک لە سەرێکە گیرە مەرحەلەیەکی قورس بوو بەس ئەبا شارەزایی بێ وێنەیەکی گەنجیتە ساڵی 63 ئەوە لە کەرکووک گرتوتەوە وێنە بەڵێ بڵێ ئەو خۆمان ڕێگمان کردووە یو سەردەمێ ئێو سەردەمێکە لەگەڵ کاکسامی وێنەکانتان ڕەنگە کاکێ تا دیارە جەناب لە دوایەوەی کە ساڵانێک لە دەرەوە بی بەڵام لە 75 و 76 گەڕێتەوە بۆ سلێمانی و لێرە لەگەڵ کاک نووری هونەر کێکێکە لە وێنەگرە دێرینەکانی سلێمانی ئەو سەردەمانە دوکانی هەبوو لە جادەی مەولەوی پێما بێ جەناب لەگەڵەوە دەست ئەەکەی بەکار چۆن چیتە لای کاک نووری هونەر بە تۆ لەوێ چیت ئەکرد کە 6 بیدایەت هاتینەوە لە ڕزگاری بە ماڵمان ساحب خانەکەمان کوڕی شە بوو خادر قارەسون مەشهور بوو شەید بوو خواخویکە لە ڕاپەڕینەکەیە ئەو لێوە شاگرد بوو لای کاک نووری بە کاک نووری وتبوو کوڕی وایە زۆر شارەزای لە تەسویر شتی وایە بۆ نێ بۆ لای تۆ ئیشکە کوتی بۆم بێنە وەڵا کە چوون یەکسەر کامل بڕۆ ئیشکە لە جامعە یەک و دوو کار مستەوەر بووم ئاخر چووتر ئیشەکانیان بەدڵ بوو زۆر کەواتە تۆ ئەلێەوە تێکەڵی لە دوکانەکە لای کاک نووری کارت ناکرد لە زانکۆی سلێمانی لە زانکۆ من تەسویرمە کرد هەتا ئێوارە بەس بەیانە سەعات 8 چوون بۆ جامعە بەڵام من سەعات 4 بەیانی هاتم بە پێ لە ماڵەوە بۆ لە ڕزگاریەوە بۆ جادەی مەولەوی ئەو ئیشانێک کە هەی بوو ڕۆژانە ئۆردەری ڕۆژانە فلان کەس چوار ڕسمی فلان کەس بۆی گەورەکە فلان کەسەوە بم بۆ کرد هەتا دەوری 8 لێ بوومەوە هەموو حازرەکی شەکە چواری سارە مەچوو بە جامعە هەتا 6 ئێوارە 5 ئێوارە لەوێ بوو ئەو ساڵانە لە زانکۆی سلێمانی بوویت دیارە وێنەیەکی
زۆرت گرتووە هی ئەو ساڵانی کۆمەڵێک لەوانی کێسە کەسایەتی گەوران یا ئەو کچ و کوڕە خوێندکارانی کە ئەو ساڵانە لە زانکۆ سلێمانی من لەگە زۆر کەس چاوپێککەوتنم کردو کە لەو ساڵانە لە زانکۆ بوونیانی سێرێکی هەمان ژمارێکی زۆر ڕسمی ئەو ساڵانیان هەیە کە ئەم ڕسمانە زۆربیان بەدەستی تۆ گیراوە زانای سلێمانی لە هەموو شوێنێک بۆی هاتە لەبە کەرکک بەغا لە دەروی وڵاتی لە میسر و لە ئەمان بوو مسلمان هەبوو فەڵەستینیمان هەبوو زۆر ئەردەنیمان هەبوو. ئەمە وێنەیەکی ئەو ساڵانی توێ لە بەردەم وێنەگرەکەی کاک نووری ئەمە دوکانەکەی کاک نووریە ڕەحمەتی ئەو وێنەیە بینی ئەوە لە ناو جامخانەکە ئەوە ئە لە بێرتە گەلە بێرت معمەلی سەوڵەکەی هی ئەم بوو ئەم کابرای خۆمان کوردەکە لەگەڵ مەبوو بە شەریک و معمەلی سەوڵەکەیاندانا ئەوە گەلێ بێرتە ئەو ساڵانە لە ناو ستۆدیۆ خەڵک زۆر ڕسمێگر کاکتە زۆر جاستایلی ڕسمگرتنی ئەو ساڵانە لە ناو ستۆدیۆ ئێستا خەڵک کەمتر لە ستۆدیۆکان ڕسمەگرێت بۆی تەکنۆلۆژیا و مۆبایل و ئەمانێکە هەیە کامێرە نەبوو کەم کەس کامێرەی لە ماڵەوە هەبوو کەم کەس جاکەش بووە بوو بە مشکیلە کەسنەکەی و چۆن بیبی شۆرۆم لەو زۆر ناڕەحەت بوو. ئێستا ڕسمگرتنی ستۆدیۆ جارانیش شێوازێکن مەسا ئەو سەردەمانە مەسن مۆدیلی ئەو بۆ سەری کامێرەکەی نەکردویان سەری سەرەوەی کردو یان ئینارێکی بە قوتیان لێ یا زۆر ڕسم هەیە دوانن تەوخە لەگەڵ یەکاکەن و ئەوەی کاڵێن ئەتێتەوە ڕسم بواری خیاڵێەوە ڕاست ئەین لەو شاشات دەستنیشانێکە چۆنەوە چۆن نییە ئەو قورسە بەڵام مشکلەی کامێرە لە ماڵات زۆر مشکلە بوو فیلمی بۆ بکڕە بیگرە بیبەربی شۆرەوە سووتە کورە زۆری سووتیان چاو نوقانەوەتە تۆ خۆ لەختەیەەوە ئەجا حتا بەنسبەت وێنەگرەکانیشەوە فیلمێک 36 ڕستم بوو کە تۆ 36 ڕستم تەگرە با نەیەک ڕستم خەسار نەبێ سرت ماڵە هەم حسابێکی بۆکەیت بە دڵنیایی وایە بێ بە ڕسمێکی مێژووی دارێتەوە دوای باسێکن زۆر وێنەی مێژووی ئەو کەساتیانت گرتووە کێسە بوون بە مێژوو ئەمە وێنێکی توێ پێم خۆش بزانم ئەو وێنەیە کوێ کاک ئەمە وەختی خۆی مامۆستام لە ڕعای علمی دەرسی تەسویر مەوتەوەنە لە سلێمانی لە لە گەڕێکی جوولەکان بوو بەڵێ بەنە گەشتێکمان بوو بۆ حەبانێ و ئەو ناوە حەبانێ مەسیفێک بوو هاواری نەبوو لە خوار بەغاوە دیار جەنابەت لەو ساڵانە کە خەریکی کاری وێنەگرتن بووی جگە لە وێنەی کەسایەتیەکان و ئەوەی کە لە زانکۆ گرتوتە زۆر وێنەی سروشتی وێنەی هوەری و ئەم شانە زۆر کردووە لە ڕێگەی ئەمەشەوە زۆر پێشانگەی هوەریت کردوێتەوە لە باشووری عێراق لە شارەکان و لێرەش خاوەنی کۆمەڵێک پێشانگای زۆری ئەم وێنەیە پێما بێ باشوورە ئەوەش بەڵێ ئەمە بەغایە حەدیقەی زەورایە مارەزێکمان لەوێ هەبوو مارەزەکە بەس فۆتۆ نەبوو هەموو ڕعایە علمی هەموو بەشەکان فەلای کیمیا جیۆلۆجی تەسویر مانێ هەمووی هەبوو من لە بەشی تەسویرە یەکەمی هێنا من محاولێکم کرد هەردووشم هەیە لە ڕسمێکە هەم زامیشە هەم ڕسمیشە جا لەسەرەوە هەندێک قسەشم کرد لەوێ خەڵات یەکەمیان نابە من خەڵاتەکەش فلاشێک بوو بەڵام زۆر مهم بۆ وەختە دیارەتەوە بە پێ و کارانی کە گرتوتە کاکتەهایانی کامێک دەباغی و یانە بەڵێ بە پێی مەراحیلەکان هەوڵت داوە داهێنان دایمەن داهێنان و نوێگەری لە ئیشەکەی خۆتا بکەیت ینی بەردەوام شتێکە دۆزیوەوە کە لەو سەردەمە نەبوو بەیان هەوڵت دابێ یەکەم جار بێ و ئیشە بکەیت ئەمە وێنێکی کۆنی تۆیە ئەوە شێ لەگەڵت ئەمە جەزای ڕەحمەتیە جەزای باج شەمسە داوسێمان بە زۆر ڕەفیق بوون بێکەوە شەوانەوە دانیشتین دەستەکان خۆش بە وێنەیەکی جوانە ئەمە وێنەیەکی تۆی بەس شوێنەکە نازانم شوێ کاکتەوە ئەمە ژەر زەورایە زەورە بەزەمە کاتانە دەورەمە بۆ لە بەغا ملەوەن ئەو کاتانەیە چون بۆوێ زۆر ڕاست ئەمە ژوێنێکی ئەمە هەولێرە هاوڕەکان ئەوە کوێ ئەمە هەولێرە ئەمە ڕۆژە پێش کارەساتەکەی شێت کارزان و کاروانە کە پاسەکەیان وەرگێڕا ئێوەش بۆ هەمان بۆ ئێمە هەم بڵێ هەموو چوون بۆوێ خۆمان ئامادا کرد ئەوان دو ئێوە هاتن بەیانەکەی هاتن وتیانەمانە مناڵم بۆچی بن شەولیوە ئەملاولا نەوەڵە بانی زوو یانین و تۆ بکاتن لە ڕێگا وەرگەڕان شەهید بوون ئێوە مناسبەکەتان لێ تێک نەچوویە چۆن هەواڵەکەتان زانی وڵی زانیمان مناسبەکە زۆر مەناخۆشی بڕێوە چوو بەداخۆکە و کارەساتە سەقالی سەرکار و هەموو هونەرمەندە گەورانە بوو لێ بوون ینی بەز لازم چۆن لێ بوون چۆن تەحملیان نەکرد ڕۆحیان شاد بێ ئەمە ژوێنێکی ئەو ساڵانەیە ئەمە گەشتێکێ کردمان بۆ
سەماوە چوونە سەر بحیرەی ساوە ئەمە لەسەر بەحرەکەیە بحیرەی ساوە خاصەتێکی زۆر سەیری هەبوو ئاو کە بەرز بوو دێتە خوارەوە ئێمە هەڵمانەکە بۆی بێتە خوارەوە دەقەیەک هات و پڕ هەبوو بەخوێ ئەی بەست هەمووی خوێ بوو ئاوکیان شەو گەشتینەوێ بەساک بتو کاکە تۆ غڵەتت نەکردو کوتی بۆ کتم کاکەوە هەمووی بەفرە مناوە شەو بوو گەشتینەوە کە بانرسی سەرگای هەمووی خوێیە ژوێنێکی تۆ پێما بێ ئەمە مامۆستا کامل دەباغە بڕێوەبەری مدیر عام رعای العلمیە ئەو خەڵاتەکە یامێ دەستەکان خۆشوێنی تۆ کۆمەڵە کەسایەتیە کە پێما بێ کورد نەبن تۆش ئەمە پێشانگایکی هاو بەشمان هەبوو لە هەولێر ئەمە یەکیان کوێتیە ئەمریکان میسریە ئەمریکان قەتەریە دەستەکان خۆش بە کاک تاها دیارە جەنابەت ئەو ساڵانە کە لای کاک لەگەڵ کاگنووری کارکرد تۆ لە زانکۆ بوویت کۆمەڵێک ئەرشیفی زۆرت هەیە ئەو ساڵانە جگە لە وێنانی کە کردوتن خۆشە کۆمەڵی وێنی زۆر تێ پێم خۆشە سێریە وێنانە بکەین کە ڕنگدانەوەی ئەو ساڵانەیە کە تۆ لە زانکۆ کارت کردەوە وێنەی کۆمەڵی کەسایەتی تیا هەم وێنەکانی خۆت ئەمە وێنەی تۆیە کاتانەکە فۆتۆگرافەر ئەمە تەلەبەیە گرتوێتی چ کامێرێکت بەکارێنە ئەو ساڵان لە زانکۆ وڵا کامێرا ماوەی کامرێک بوو کۆداگرەتینەمان هەبوو یاشیکەمان هەبوو ڕۆلەفلێکسمان هەبوو ئەو کامێرە نەهەبوو ئەکفا هەبوو بەڵام کوالیتی وێنەکان جوانن کاکتا ئەو وێنانی زانکۆی سلێمانی بە ئەم کوالیتیان مەجموعە ڕستمان هەیە تۆنەکەی زۆر زۆر جوانە بەس مەجموعەیەکش مەسەلەکە هیچ زۆرە بوو خۆمە فریا ناکەم تەبیکەم ئەمما بە خەڵکیکە تەبیکە جارێکیان بۆ نمونە کاک مەحموودێکە بوو لە جادەی پیرەمێرد نۆ فلیمم گرت بوو لە شەڕە بەفری زانکۆیە یە فریا ناکەم تەبیکەم گوتم کاکەوەم بۆ تەبەکە ئەوش بوو لە پەلیا دەرمانی گەرم کرده بوو کشت بوو کە دەرمان گەرم بوو کارتێکردنە کیمیاکان سەریع بێ کە فلیم دەرگا دەرمە قیلینیات بوو هەمی سوتاوە ئەوە شەر وێنەیەکی ترە دیارە ڕستمیشکێ هەرعینن تەلەبەگیری لەو ساڵانە تەلەبەکان لەگەڵ تەلەبەکانە زۆر یعنی تێکەڵ ببوو ڕاست تێکەڵکی دەسە کۆمەڵێک وێنەیە بۆ من ئەم وێنەیە ینی تۆ ناڵی لەناو ئەوانە تەلەبەنیت هەر تێکەڵن هەموو بێکەوە ئەنجام من عەرەبێکەشم بە قووەتە دایما مناقەشەوەم لەگەڵ عەرەبەکان ئاکرد ئەوانە تەلەبێ عەرەبن لەگەڵ بەڵێ زۆربەی لە سانەوەتی عەرەبە هەمووی عەرەبە منە ڕاستە هەر وێنەیەکی تۆیە لە یەکێک لە ئەم ڕسمان مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بۆی گرتووم بەبێەوە یاگام لەبێ ئەمە لە سوورداشی وێنەیەکی جوانە مادەم ئەو مامۆستا گەورەیش گرتوێتی بەڕاستی یادگارێکی زۆر بەهاشی مێژووی جوانی هەیە لای جەنابەت ئەمە شوێنەیەکی تری ئەو ساڵانەیە ئەمە دڵشادی ساحبی سینەما دڵشادە ڕەفیق بووین هەر بەنای ئەوشۆ سینەما دڵشاد ناونراوە بەنای ئەوە وێنەیەکی جوان ئەم وێنەیە لە مرکزی سەقافی ژیراوە ئەو کەسی چێ لەگەڵ تەکاکتەوە ئەمە کاک ئەحمەدە ئەو زەمان دەستەی تەواو کردبوو لە مەسری شوکار نەبوو وەختە هاتبوو لە سلێمانی ئیشانەکرد زۆر هەموو شوێنی مسری بوو کوڕێکی ڕێکوپێک بوو زۆر ئەمە شوێنەیەکی داخلی یا بەشی ناوخۆی زانکۆی سلێمانی لە 1975 چی بۆ داخلیش بۆ لایەن کاکتە شەوانش لێ کۆڕکەچ ئەمە هەمووی کەرکوچین فازی لە مامۆستا غازی شەهید بوو هەموو لێرە ئەیاخن سەمەد یادگار زۆر ڕاست ئەمە وێنەیەکی هەر خوێندکارانی ئەو ساڵانن ئەمە لە سەیرانێکە وابزم کوردی زەرئێنا کشت و کاڵ بنەماناتی چون بۆ سەرچنار بەڵێ ئەم کەسایەتی شێ لەگەڵتان ناو حەوشەی زانکۆ ڕەسمتان گرتووە ئەمە سەرهەنگە کوڕی ڕەحمەتی کەریم شێخانی مامۆستا کەریم شێخانی نووسەری گەورە بەداخۆ کۆچی دوای کرد زۆر ڕەفیق بووین کەریمی شاتێ بەداخۆ وێنەیەکی سەردەمی گەنجیتە ئەوە شوێیە کاک ئەمە لای کولی ئادابە کولی ئاداب ئێستا بەڵێ جادە بەردەمی ئاڕوا ئەوەیە هەر وێنێکی توێ لە ناو کامپی کۆنی زانکۆی سلێمانی ئەمە بەرامبەر کولی هەندەسەیە ئەمە کاک جەلالە خانەقینی بوو شاعرێکی گەورە بوو بەس بە عەرەبی نووسی ڕاستە دیارە وێنەکانی ناو زانکۆ زۆر زۆرن فرای هەمویان ناکەوین ئەم وێنەیە وێنەی تۆیە کۆمەڵە کەسایەتی تایە ئەوانەی کە من بیناسەوە کاک ئەحمەد عەسکەری تایە بەس ئەوانەی تریان چێن شوێنەکە کوێیە ئەمە سەرای سوبحانەغایە ئەمەیان چاپۆی شەفیقاغا کۆیە ئێستا بەڕێوەبەری کۆمپانیای ڤالکۆنە لە هەولێر ئەمریکی
ئەمەی دوێمان ئەحمەد عسکەریە لە ئەنجومەنی کەرکووک بوو ساڵێوەیە ئەمەی کە شاگردێکمە بوو جعفەر پشکۆمیان پێوت ئەمە کە شەهید شوانەی لزنەی تەنسیقی مەرکەزیە شەهید بوو پێشمەرگەیەکی دێری مناسبەکە چییە؟ سەیرانگەی سەیرانی بوو بۆ کۆلێجی ئاداب چیمیا دیارە وێنەکان ئیتر وردە وردە ئەچینە وێنەی ڕەنگاو ڕەنگ کە تۆ ئەو ساڵانە کە لێ بوویت پێما بە یەکەم ئامێری چاپکردنی وێنەی ڕەنگاوڕێک تۆ لە بەغداوە هێنات بۆێرە چۆن بوو ئەوە؟ خەڵک ڕسمیەگەێت لەوەن ئاهات فیلمەکانی نا بۆ ئێمە بەلای نوری هونەریە بەلای مەسەوریشکە ئەمانە بە کۆمانە کردەوە مانجیش پێچ و 2 پێچ و 3 پێچ ئەجا چوین هەستە سواری سارە بچوو بە بەغا لە بەغا دانیشە بە مانگی و 2 مانگ بۆ تەواکەن بێنەرەوە ئەم هەموو چوونەی من وای لە هەر لەگەڵ کابرایی ساحب مختبەرەکار دۆستاتی پێهاڕێ بووین بە هاوڕێکتی تۆ شتێ بکە فیلمەکان بشۆرەوە سلێمانی فێر دەکەم داو دەرمان دێمێ هەم بۆ ئیشەکە بۆ من بەسیتە بێ بۆ تۆش هەم فێرەبێ وتم باش لە سلێمانی فیلمەکان مەشتەوە بەشتاوی بن بۆ بەغا لەوێ تامان کرد هەر لەگەڵابووم بردەوردەیتر فێرە بوو فێر بدەی دەیدەی ئەو ئیتیمامی پێدام ئەی ویست فێر بم هەتا تەوا فێر بووم 15,000 تەڕی خۆم لێوە خۆمم کردەوێ نایەوە زاوتی ئێستا ئەم مختبەرە بەر بوو بە سلێمانی لێ نەبوو داولێ لێ نەبوو کەرکووک لێ نەبوو سلێمانی لێ نەبوو شوێنێکی استراتیجی بوو بە نسبەت ئیشکردنەوە بەقا بیستی لێ بوو بەس کوردستان لێ نەبوو کە هێنان بۆ ئێرە ئیتر ینی ژیانمان تێکچوو هەر دابەری بوو بە سەربانە خەڵک هەتا ڕۆژێ بۆ 76 یەکەم جار هەتا بۆ نمونە ڕۆژێشان ملازم محسین هات 2 فیلمی 110 پێ بوو بەکرێ بچوو بوو ئەو جیازەی کە مێهێنا بوومان هەمووی فیلمی 120 و 136 ئەوەی تیان نەبوو تێ 2 فیلمم بۆ بشۆنەوە ئێمەش پێمان کاکە وایە و ئەبە نابێ و ئەوە پێدانڵم بۆ بشۆرەوە بکەی خودوری هونەش خۆشەڵی لەگەڵا ناکەیت بڵام باش هەفتەیشکە وەرەوە چوونە ماڵەوە خۆم چوومەتە ژوورە تاریکەکە بە تاقیتەنیا جەڕەسێکم لە دەرەوە داناوە عینە جەڕەسیش لە ژوورەوە ئەو جەڕەسە کە دێ ساعتێک بوو تەوقیتەکە 6 دقە 6 دقە جەڕەسی لەدا مش لە ژوورە دام عینەش لێدا سوڵتانم ماڵۆم لە دەرەوە دانابوو لای ساعتەکە تۆ داینێ ئەوە نووسراوە مشتەکان خۆشم لە ژوورەوە ساعتونەیش پێ تا فیلمێکمان تەواو کرد 8 دقە لەوەیە 10 دقە لە ئاوە 10 دقیقە بڕۆ دەرمانێشکە وەرەوە بۆ ئاو 10 دقە بڕۆ دەرمانی زۆر بۆ شەوە بۆم شتەوە بەڵام خۆزگە فێر نەبوومایە ئەوە مۆزوع هیچ کەسمان بینی زۆر ناڕەحەت بوون مەمنونیش نەبوو کابرا ڕاست بەداخەوە بۆ سەردەمەکە بۆ شێوەیە بوو ئەمە وێنەیەشی ڕەنگاوڕەنگی ئەو کاتەوە کوێشی بەسراویە کازم لە عەیەبی هاوڕێ بوون دیارە تۆ لەگەڵ عەرەبەکان لەگەڵ هەموویانە زۆر ڕاستە ئەم وێنەیە هەر ناو زانکۆی سلێمانیە بەڵێ جا من هۆکارێکە بوو خەڵک زۆر بوو بە ڕەفیقم 3 زمانم بە فەسیحیە زانی بە کاملی کوردی عەرەبی تورکی بێنزگە لە ئینگلیزی لەگەڵ هەموویانە تێکەڵە بووی ئەمە وێنەیەشی فارسی شمەرەزانی تەل بەشمان هاجارجارا زۆر ڕاستە وێنەیەشی هونەرمەند کاک ئەسعەد قەرەداخیە و ئەوەی تریشیان چێیە کاک ئەمە کاک ئەسعەد ئەوەی کەشان کامیل مستەفا شێوەکارێکی جیهانیە گۆرانی بێژێکی بەناوبانگە پێرار مەرزیشان کردەوە لە هەولێر هەوزەم هێناشان بۆ سلێمانی لەگەڵ ئەو دڵشاد چۆستانی و ئەموو زۆر ڕاستە مەزمای خانەکان خۆش بەجارەتەوە ساڵانە کە لە زانکۆ بوو وێنی زۆر لە کەسایەتیەکانی ئەو ساڵانت گرتووە کە لە زانکۆ بوون لە نێویانە ئەم وێنەی جەنابەت و شاعری گەورە کاک کامەران موکری پێم خۆش بوو خۆت باسێکی کاک کامەران بەخێر مامۆستا کامەران هەموو ڕۆژێک گەچینەوە چاخانە بۆ لێ دوو سامانە خواردەوە پێکەوە هیوایەتی جگەرە بوو جا اینجا ڕسم لە سەیرانێکە لە سوورداش سەیرانێکمان کرد شەری بۆ خوێنینەوە کوپە چاکەی بەدەسەوە بوو جگەرەکەشی بەم دەسەوە بوو شاری شێقینەوە ڕسمێکم بۆ گرتە بوو کوپە چاکە و جگەرەکە و خۆی بوو ئێگول لە ژیانمە ڕسمی وا جوانم نەدیەوە بە تام پڕ بەدڵی خۆمە زۆر ڕاستە دیارە تۆ مامۆستا کامەران موکری و مامۆستاکانی ترش زۆر گرتووە لە وێنانی کە ئێستا بەناوبانگ بوون و لە ڕۆژنامە و لە ڕاپۆرتەکانە بەکارهێنرێت دەستەکانی خۆش بە کۆمەڵی گادەوەری تر ئەچینە شوێنێکتر و دیارە وێنەی زۆری هونەری و وێنەی کەسایەتیەکان تەیە بێک و باسی ئەوە ناکەین بەڵام دوای وچانێک
ستان خۆش بێ. خۆشویستان لە دوای وشانێکی کورت لەگەڵ مامتەهای وێنەگران بەردەوام بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبووی لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامتەهای وێنەگران بەردەوامین. کاک تەها دیارە جنابن لە پێشەوەی بچینە سەر مەرحەلەی دوای هەشتاکان پێم خۆشە باسی ئەوە بکەم کە ئەگەڕێیتەوە بۆ ئێرە لە 75 بڕیارەدی کە ژیانی هاوسەری پێکبێنی. ژیانی هاوسەری لەگەڵ چێ پێکهێناوە؟ لەگەڵ سوڵتانخان لەگەڕێکی کابووین دراوسێ بووین قەدەر وا بوو ئەی هاوسێکی بەر پەنجەرە ئەی هاوسێکی بەر پەنجەرە ئیتر ئەو بوو بە مەسەلە و ڕێکەوتین و خزمانمان نار بۆ داخوازی و ڕێکەوتین و ڕێکەوت ئێتە تاسەژەوە تەمەنێکە بێکەوە تەمەند درێژ بن و بەختەوەر بێ هەتا بڵێ قەرزانی هەتا بڵێ تەمەند درێژ بیشەڵا سوڵتان خان بۆ خۆی سوڵتانە ئەمە وێنەیەکی ئەوە ئەمە لە ستودیۆ خۆمان ئەگرتومانە دنیا گوزاشت ئەم ساڵانە ڕۆشت ئەمە شەر وێنەیەکی تریەوە دیارە بە سەر و بەستەی کوردەواری وەجلی کوردیەوە وێنەی گرتووە هەفتا حەوت مەتەخەڕۆجەکەی کاک محەممەد بە هەموو خۆیان گۆڕی بوو دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی تۆ سوڵتانخانە لەناو ئەمە کوێیە؟ سەیرانێکمان کرد بە بناری کۆسرەت بناری کۆسرەتە ترەوە تۆڕی ئەم بەلەمی پورزاکەمە بۆ ڕاوە ماسی ڕستێکمان گرتووە ڕاست دیارە کاک تەها ئێوە لەم هاوسەرگیریە سێ کوڕ و کچێکتان هەیە بەڵێ لە پێشا بڵێ کوڕێک و سێ کچمێ ڕاست ئەمە تو سوڵتانخان ئەویان کێ لەگەڵتانە؟ ئەمە کارۆخە خواتەمەنی درێژ تەمەند درێژ منشەڵا کاکە کاروختەها کاکە ڕێبەنتەها کاکە ڕەوەس کاڵێ خان بەڕاستی لە بینی شوشکە و کەلکان ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ئەمەش وێنەیەکی سوڵتانخانە بەجلی پێشمەرگایەتی سوڵتان هیواتی پێشمەرگایەتی بوو ئەمە ڕسمەکەیەتی وێنەیەکی جوانە بەڕاستی جلی نازانم چی بوو لە بەری کردو منە لێراوم لە مەرج زۆر ڕاستە ئەوە قەبری باپیرم ئەلێیایە ئەو دارە پێڵەن داری مەلا حەسەن پار بڕەشە باشەکانی بەداخەوە بەداخ هەفتاکان وێنەیە چییە کاک تەها؟ ئەمە بە ڕەحمەت بێ خەسوومە ناوی چی بوو خەسووت؟ حەمدی خان حەمدیە خان ڕۆحی شاد بێ پێم وایە ئەم دوو کەساتەژێکیشان خەزوورتە ئەمە هەردووشان چوونەتە ڕەحمەتی خوا مامنووری و خاڵم شەویستە ڕۆحیان شاد بێ خاڵم هەر لە خزمەتی خەڵکا بوو مامنوریش هەتا بڵێ قسەی خۆش بوو هەتا بڵێ هەر لەسەر ماڵی خەزوور بمێنینەوە ئەمە وێنەیەکی تۆیە لەگەڵ کاگوەستا حەسەن کە بەداخۆێستا باری تەندروستی جێگیرنی ئەوەی تەندروستی باشی بۆ خوازی بۆ بدارێ دیارە ڕۆژی هاوسەرگیری کاک حەسەن و فاتمە خانە فاتمە خان حەسەن ئەمەش برادێکمان بوو بەڵێ ڕاست عەبدوڵای پێڵێن ئەو شەر مەفقود ئێستای داگردین زۆر ڕاستەوەش جەنابتی ئەمە وێنەیەکی کاک حەسەنی تایە و تەمەنی زۆر گەنجە لە ماڵەوە ئەوەش برای فاتمە ئەمە فاتمە خانە ئەوەی سوڵتان وێنەیەکی جوانە بەڕاستی خزمیان نازە هیوای تەندروستی باشی بۆ کاک حەسەنە خوازین ئەمە وێنەیەکی تۆ کوڕەکانە کاکە کارۆخ کاکە ڕێبەند دیارەبانی شەمویان کاروختەها ڕێبەندتەها لە بواری تەلەڤیزیۆنیە بەڕاستی جێدەستیان دیارەوە هەمویان یشی جوانیان کرۆ ساڵانێکی زۆرە لەو بوارە خزمەتەکەن کاکە ڕەوەزیش بە هەمان شێوە ساڵانێک وێنەگر بوو دەستیان خۆش بوو جێدەستیان دیارە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە لێ بێکەوە لەگەڵ ڕێبەندا شەترەنجەکەن شەترەنجەکەین ئەم کوڕانە من کە لە بواری ئەلامەیشەکەن زیاتر فەزلەکە گەڕێتەوە عوسمانووری خاڵیان هاوکاری کردوون چوونەتەوێ لەوەیشان پێ کردو پێگەستون بۆ خۆیان خۆیشان هەوڵان زۆر مامۆستای کۆمەڵی خەڵکی تریش بووی ڕێز و خۆشەویستی مامۆکار عوسمانیژەیە ئەمە وێنەیەکی تری هەر مناڵەکانە کاکە ئەوە دکتۆرە کاڵێ ئەو مامە ڕەوەندەوە کاکە ڕێبەیە تەمەند درێژ میشەڵا ئەم وێنەیەکی جارانی سلێمانی چێنەوانە ئەمە خەسوومە بەڵێ ئەو منێرەی خێزانی ئازاد بەرزنجیە کاگازات بەرزنجی ڕێز و خۆشەویستیمان بووی هێبە بۆ کارۆخە وەژە ئەحمەد نووری ئەمە وێنەیەکی جەنابتە و کاک ئازاد بەرزنجیش لەگەڵایە خۆشەویست ڕێز و ڕێزە کاگازە ڕێزمان بۆیە ئەویان کوڕی خاڵمەوە شەرە کوڕی خاڵ بە یار تۆ کاگازات خێزانەکانتان
خوشکن بەڵێ وێنەیەکی زۆر کۆنە ئەمە مەکتەبی خالیدەیە دیارۆ سەرەتا هەفتاکان سەرکارێز چالەژی قوتابخانەکان هەبوو شانۆگەریان پێشکەشەکە لێرە وەستا حەسەنیش دەوری بینی لەم شانۆگەریە تر بە خێزانی هەموو هاتبوون ڕاست کێوکێنەوانە لەوێنەکە ئەمە حسێنی برا سوڵتانخانە ئەوە دایکێتی ئەمە منیرەیە ئەوە سەمیری خوشکێتی ئەمەش عوسمان نووریە عوسمان نووری ئەو سەری بەرز کردێتەوە ئەمەش وێنەیەکی هەر خێزانی ئێوە مناڵەکان هەموو بێکارۆکمان نوقسانە کارۆکتان نووسانە دیکتۆرە کاڵێ کاکەڕەوە ڕێبە سوڵتانخان دەمە درژمی شەڵاخوای گەورە مناڵەکان بۆ بێڵێ هەمویان جێ دەستیان دیارە لە بواری خۆیانە بەڕاستی ئەم وێنەیەش وێنەیەکی جەنابی هێرۆخانە ئەوانی تر چێن ئەمە شالەخانە خێزانی کاوسمان ئەوە کچیەوە ئەوەش کاوسمانە بڵێ ئەوەش سوڵتانخان ئەوەش ڕەوەزە داوەتی هێرۆخان بووین بۆ دوکان دەستەکانە خۆش بکاک تاجا پێم خۆشە بێکەوە بچینە ناو بازار هەندێک یادەوەری و وێنەی هوەری و ئەو کاتانی کێشی فۆتۆگرافەرێت کردووە لێ بێکەوە سێریا بکەین لە خزمەت هەرم کاک تەها دیار ئێستا هاتوونێت تاقیگەی میدیایشەکە لەو تاقیگانی لە شاری سلێمانی خەرێکی چاپی فۆتۆ وێنن جەنابەت ساڵانێک لە کاتێک کە کارت کردو کار لەگەڵم چاپخانانە کردووە دەستیان خۆش بێت بەشێکی بەرنمەکە لێرە ڕیکۆرد دەکەین من پێم خۆشە لێوە دەست پێ بکەمەوە لەگەڵ جەنابێت ئەو ساڵی کە لەگەڵ کاگنووری هونەر تۆ لە زانکۆی سلێمانی با بڵێن فۆتۆگرافەری ئەوێ بوویت کە زانکۆی سلێمانی لە ئەشتاکان ئەچێتە هەولێر تۆ بۆ لەگەڵ زانکۆکە نەڕۆشتی بۆ مایتەوە کاتێک کە زانکۆی سلێمانی گواسترایە بۆ هەولێر منیشێک لەوانە کە بچم لەوێ شکەم ئەم من موافقی بۆ نەکردم بۆ پیان نەوتم کە ناگوتیان تۆ نێرین بۆ شەباب لێ مرگە شەباب 106 دینار مەعاشەکەم دوایەوە کە لە شەباب وازمێنا چکم بەزبر ستودیۆکم بۆ خۆم دانا لێرە ستودیۆکم دانا لەکوێ لە ناوچەی کارێزەوشە کارێزەوشک بڵێ خۆم فرار بوو نەشمە وێرا بچمە ناو بازار دەمداناوم لەگەڵ ئەو خەڵکانێت ڕاهاتی وەکو خزممان لێ هات هەموو ئەوانش فراورێ مەش فرار ماوەکی فترێکی زۆر لێوم لەو دوکانە ساڵانێکی زۆر لە ستۆدیە هەتا ساڵی 94 ئەگەر بینە سەر قۆناغی دوای ڕاپەڕین جەنابێت لە دوای ڕاپەڕین بیرۆکەی ئەوت بۆ دروستە بێت کە یەکێتی وێنەگرانی کوردستان دروستکرێت پێم وابێ بیرۆکەکەش ئەهێنیتە دی کە دوای ڕاپەڕین خەریک بن لە وەکو عالەمە لەم بەشداری بکەن لەم ڕاپەڕینەیە ڕۆژی دووەم و سێ و چوارە بۆ فکرێکات بە خیاڵمە وەکو شتێک دانی چون لە عێراقا هەیە ئەوانیش بۆ خانەکەن ئەو فکرێ هات بە خیاڵمە لەگەڵ دوو برادەر یەکێتیا قسەم کرد بەرفرسش بوو پێشەکە وڵای فکرێکی زۆر چاکەوە پشگیری دەکەم ئەوترەوە بوو یەکێتی وێنەگرانم دامەزران فکرێکە بۆ دەهێبێنە بێت تقریبا ساڵێکی پێچوو لەگەڵ برادەرانە التماسکە ئەم لاولاکە هەتا لە شوێنێش کۆ نازم چۆن گەیانە بۆیانە مەکتەبی سیاسی لەوێ ئەمریکا هەوتی داینێ وڵاتی لەگەڵ هەولێرە پەیوەندیمان کرد و شتەکەمان گاڵاڵ کرد و حازر بوو کەسم لەگەڵ نیە لێرە وەرە بەدەوە خەڵکا بگەڕێ خەڵک بخۆی بە ئارەزوی خۆی نەهاتوو بۆ ڕێکخراوە وەکو ئیلحاح لێ پاڕابەدەوە هاتووە دوو کتێبیشت هەیە لە بواری بابلین هەر وێنەگرتن کتێبیەکەمیان وێنەگری و کامێراکانی وێنەگرتن زانیاری تەواو دەرباری بەناوبانگترین کامێراکانی جیهان کتێبێکی زۆر باش و پڕزانیاریە من کتێب زۆر خوێنەوە خاستن پێی تەسویر فارسی سەرچاوەکان باشە منم لە خوێنم سواری لەکەم ئەی بۆ خەڵکی سواری لێ زۆر ڕاستە خەڵکو ئەکادمیشت نازانێ قەنەعاتی بێ زۆر دووری لە تەسویرەوە کتێبخانەی کوردی پێویستی بەم کتێبانەیە داهێنان ئەمە دانەی یەکەمم کرد داهێنان لە وێنەگرتن دانەهێنان لە وێنەگرتنە بەشتی زۆرتیایە بۆ فۆتۆش و بۆ ڤیدۆش نەگەر بۆ فۆتۆگرافی بۆ ڤیدۆشی زۆرتیایە ئەوانی سوادی لێکە نەگەر بەدڵنیایی دەستەکە نسخێ لای خۆم ماوە دەستی تۆ خۆش بێ جارە تۆ لە ئەو ساڵانی باسمان کرد لە بواری وێنەگرتن وێنەت زۆر گرت و پێشانگای زۆریشت هەیە زۆر جا پلەکەمت بەدەست هێناوە مێشەکە لەو وێنانی کە ساڵانی کۆن با بڵێن داهێنانت یا کردەوە پێما بێ لە بەغا پلەیەکەمی هێناوە ئەمە
پرۆژەیەک بوو بلام فلیم هەیە و وێنەجێ پۆزتیف و نەگەتیڤ ئەی بۆ محاولەیەکە من ڕەبتیکەم بەیەک هەردووکیان بلێک حاڵەتەکە پیشان بم وەکو پرۆژێشکەم هەبوو چۆن دیمەنەگە بینی بتوانانی 2 دیمەن و 3 دیمەن بینی منزورێک 2 منزور 3 منزور ئەمە شمالی کرد نەزاحەتی هێنا لە بەغا عەرزم کردەمە چاشتیوە نابێ چۆنە بێ وتم ئەو نەتیجەکەی دی کاکە فکرەکەش ئەوە ئیشەکەی تیان مەزبوطە وێنەکەش پێما بێ کاکە ڕێبەندی کوڕ لە کورساتە ئێستا دەستەکانە خۆشی و ڕزمان بۆ ئەویژێ ئەمە وێنەیەکی ساڵان و ساڵانی ستۆجۆکانت هەبووە با بڵێن هونەرمەندی گەورە خوا لە خۆشبوو کا کەریم کابانیشی تایە من و کاک سەلاحی جان و کەریم کابان ڕۆحی شاد وێنەیەکی جوانە جەنابەت دوێنە زۆر کەسایەتی گرتووە کە ئێستا بووە بە لۆگۆ بۆ ئەو کەسایەتیە یەکێک لە وێنانە ئەم وێنەی شاعیری گەورە کا کامەران مکریە ئەوە لەکوێ گرتوتە ئەو وێنەیە لە زانکۆیە زانکۆ لە کۆلیژی ئادابە معدە لەوێ چاخانەیەکی لێ بانە لەوێ فیلمانە بینی زۆر بەی کات وێنەیەکی جوانە دەستەکانە خۆشمە جەناب هونەرمەندی خۆ لە خۆش و کاگیرایم خەیاتە مامۆستا برای خەیات ئەمە لە تەگەرانە تەگەران بۆچی باڵغ ئێستا سوێن بە سوی بۆ سێران وانچاو بۆ تەسویر لەوێ هەڵپەرچێکی خۆش با قوڵقان و بوو بە تەسویرێکی دەستەکانی خۆش بێ ئەم وێنەیەژێکێکە لە ستۆدیۆکان کوێیە ئەمە ستۆدیۆ هونەرە ستۆدیۆ هونەر ئەمە کاکە حسێنە پێڵێن حسەی سەلا ڕوتوشیە کرد ئەو ئیشی ڕوتوشکردنە چی بوو کاک تاجاران بۆ وێ ناکرا ئەو ڕوتوشە مەسەلا هەرگەشیگا ڕسمی چێگەێت دەموچای چیتیا بۆ پەڵێتیا بوو ناشتیا بوو ئەبای بۆی ڕێکیتەوە ڕاستیکەیتەوە بە ڕوتوش چۆنەکەم کۆمپیوتەریش نەبوو نانە بەدەست جامەکەەوە هێنا دەرمانێکە بوو پێمانەوە میدیۆم ئەگەڵ میدیۆمەشمان لێبرا لە بازارە خۆمان دروستمانە کرد بنێشت و بنزین دەکەڵمانە کرد چاورێک ئەو قەڵم ڕساسەت کە لێ نادا ڕێگەی گرت زۆر زۆر بە وردیش تا بکەیت ئەوانە بوو بلیمەت بووتیایە ئەمە کەس ناتوانێت بیکە ئەمە وێنەیەکی پێشانگەیەکی جەنابتە لەسەر شەقام بەڵێ ئەمە پێشنگایکی هاوبەش بوو کوێ شوێنەکە هەولێرە زادەی باتە کۆمەڵێک وێنەگری کوردستان لە پێماوە کرماشان ئەم شوێنە بەڵێ ئەمە یەکەم وەجبەی حەج لە هەرێمە ڕۆی بۆ مەکە لە ڕێ ئێران و ڕۆستن ئێوە چون بۆ ڕووم لەگەڵ هەنا ڕۆشت بەڵێ ڕێز و خۆشویستیمان بۆ وێنەگرە ئازیزانە ئەمە کۆمەڵە فیتەری دراوسێم و لە کارێزە وشک تۆ وێنەگرد ئەوان جاوان بۆ یاقی سارە شوێنەکرد مریش لە ڕەنگە شارەزان حتا لە لە ڕنگ تێکەڵکردن وانە یارمەتی دێن تا لە مختبەرەکانە کە ڕستمان تەبا کرد ئەمگونا ئەوە بلای بە ئەو ڕەنگەی کەمە ئەوەی زیاد چکە خوێنە بووم ڕاست لە مەمارەسی خۆم نەبوو لە خوێنم اینجا مەمارەسەشم پێیا کرد بوو لەسەری ڕێنکان زۆر ورد بوو لە ڕەنگە تۆ لە شەستەکان تەلوینت کردووە و ڕتوشی وێنتان لەسەر جام کردووە ئەمە ژوێنێکی دیرینە کۆمەڵە کەس بێکەوەن ئەمانە شێن ئەمە دەرودراوس لە جادەی مەولەوی هونەر دەرودراوسێمان بوون هەمووی ئەو بێخاڵە ئەوە برای نووری هونەرە ئەوە چایچەکەیە کۆمەڵێکن ئۆڵای ڕێگەیان دۆیشان ما بێ بەڕاستی وێنەیەکی جوانە هی ئەو گوزەرەی ئەو ساڵانە کە لەوێ کارتان کردوە کاکتاری تیا نەماوە کاک بەختیار خەریک ئەمریە فەتاح نەماوە عەبوو نەماوە زۆری تیا نەما بەداخەوە وێنێکی جەناب و هونەرمەندی گەورە مام ساحب سالارە ڕێز و خۆشویستیمان بە هیوای تەمەند درێژی بۆ مامۆستای ئازیز بەڕاستیمش پشگیری زۆر کردین لەکردنەوەی کردی بە نەگرانەکەیە ڕاست دەستەکانە خۆش بە کاک ئەمە ژوێنێکی تر ئەوانە چێن ئەمە پێما بەیەکێتی وێنەگرانن نه ئەمە کە 2023 کەرکووت گیرە بەڵێ یەکسەر ڕۆستم بووە چۆن اتحاد مصەوەری عێراق لەوێ بوو فەرع تامیم من یەکسەر چوم گرتم کابرا ڕۆستم ڕای کرد گوتم بەرە تورکمان نردمە گوتم بەرە کاکەمە تۆ کورد تورکمان و من کورد براین ئەمە نییە تورکم وەرە بخۆ داری شیشکە بەس ناوەکەی گۆڕین چێتی وێنەگرانی کوردستانە هەموو شتەکانە بێت بە کوردی ئێستاوە تورکمانە لەگەڵمانە شیشکەی لێ عەرەبە دوای 2023 چێتی وێنەگرا لە کەرکووک دروست کرد 3 ڕۆژ نەبوو کەرکووک گیرا بوو ڕاست ئەمە ڕەمەزان زامدارە کردمان بە سەرۆکی لقی کەرکووک ئەمدارە لەگەڵ منەمانە وێنەیەکی جوانە دەستەکان ئێستا جەمالەکە ئێستا بەڵێ مامۆستا جەمال ئەوەی سەلاحی جانە بەڵێ ئەمە ژوێنێکی تۆ کاک سەرکەوت عەلیە سەرکەوت ڕێز و خۆشویستیمان بۆی هەیە بۆ کاک سەرکەوت
ئەم وێنەیە وێنەی کۆمەڵێک لە هاوڕێیانی جارانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کاک یوسفی حاجی یونسە و کاک مەریوان و کاک بەکر فەرەج و ئەم شوێنە کوێیە؟ ئەو مزگەوتی گەورەیە چیتانەکرد لەوێ هەمووتانە؟ بەیانی جەژن بوو و نەقلکردنی مەراسیمی جەژن جێژە جا سعات زۆر زوو بوو دنیا تاریک بوو ڕاست ساعت 4:30 یادگارێکی جوانە بەڕاستی کە بەو شێوەیە لێ ڕووماڵتان کردو هەموو بەیەکەوە یادگارێکی جوانە بەڕاستی ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو ئەو هاوڕێ ئازیزانە هەیە. ئەو وێنەی کوێ و ئەمە قەراق سەرچنارە دەوی ئەو دیوی ئەمە کۆمەڵێ برادرانی عەرەبن لە نووسەر و شاعر و خەتاتی تایە ئەم کراسی شەشیان کراسی شینی لەبەرە تارێک هەمەوەندیە دەرهێنەری لانەوازانە وەختی منە مانەزەوان چێم تارێکەوە دەستی ئەم هەمەوەندیە لەگەڵ ئێمە لە ئیتحاد زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ دیارە جەنابەت وێنەت زۆرە ماشەڵا وێنەکان بە هەزارانن یانێ فرێ هەمویان نەکەین بەڵام زۆر وێنەی هونەری هەیە کە جەنابەت گرتوتە بەڕاستی ئەمە کۆمەڵێک لەو وێنانەیە ئەچەدە ناتوانین هەمویان پیشان ناتوانین پێم خۆش ئەوەنەی کە ئەتوانین لە مۆنتاژ بتوانین هەندێک لە وێنانەدا بنین دەبەری بادینانە وێنێکی زۆر جوانە بەڕاستی زۆر سەرنجی بینی ڕاکێشا ئەو وێنەیە ینی وێنی زۆر جوانن لە سروشتا گرتووە ئەڵێ بە تەنیا خۆمامەوە بە تەنیا خۆم مامەوە زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێم وێنانە زۆربیان بەشداری پێشانگایان کردووە زۆری شینەی کردووە پێما بێت تا ئێستاش لە ڕێگەی مۆبایلەکەتەوە شتێکی جوان ببینی نایاڵی لە دەستت دەرچێ و وێنەی ئەگەریشی مۆبایل ئەمەیشی مۆبایلە زۆر ڕاستە بەڕاستی وێنەکان وێنەی زۆر جوانن ئەمە منتقەی پشدەرە ڕاست ئەم وێنەیە کوردەواریە بەڕاستی جوانە ئەنی دەستەکان خۆش بە وێنەی زۆر جوانە گرتووە کە سەری وێنەکانمانە کرد ئەم وێنەیە وتێ ئەم وێنەیە یادگاری بۆچی نایناسم بەس کە 2003 بۆ عێراق ڕزگار کرا لەو شوێنانێک کە چوم زوو کە لە کەرکووکە دو لێش چوم بۆ کەسمی خانەقی بە فرێوارە هەمووی هاتم لە خانەقین مەزموعی ڕسمم گرت دوای تەلەفۆنم ماوەی پێش تەلەفۆنم بۆ قایمقام کرد محەممەد توشتەی شوای مارەزە بۆ نەکە کۆرە زۆر مەمنونە بێقم ئەم ڕستم هەڵواسی بوو کابراش ئەگریا بە دیارەوە ئەلی پیریش نەبوو کابرایشی گەنج مامۆستا محەممەد و کابرای بوو بدە غەریبە وەڵا لێ پرسی کوتەوە باوەک من ڕسمی نییە تا ئێستا بۆ خۆی گەورە بکردە بخۆم دیسانمێنە یادگارێکی جوانە دەستەکان خۆش بە دوای وێنە کە لەم بەرنامە ئەمێ پیشانی بەم دیار تۆ زۆر وێنی لە سەرکردەکانت گرتووە چکە تۆ لە 1990 جارێکتردا ئەمەزرەی با بڵێن بە ساڵانێکی زۆر لە ئەنجومەنی وەزیران کارت کردەوە و وێنەگەر لە ئەعلامی ئەنجومەنی وەزیران بوویت وێنەی زۆر لە سەرکردە کوردەکانی کردووە کە ئێستا بووە بە لۆگۆ بۆیان بەڕاستی لەوانە ئەم وێنەی جەنابی مامجەلال کە یەکێکە لە وێنە جوانانەی کە لە زۆر شوێن ئێستا بڵاو تۆ وێنەی سەرکردەکانی تر کاک نەوشیروان و هەموو سەرکردانی تر بەزەم وێنەیە کە لە هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵواستراوە ئەم وێنەی جەنابی مامجەلال و کاک مەسعودە پێما بێ وێنەیە تۆ دروستت کردو بەڵێ ئەمە داوایان کرد هەتا لە کوردستانی بڵاو بووە کە پێشبەچەیەکە شتێکی وایە ئەوەی من دەرچوو بۆ منان بەدڵ بوو تۆ هەردوو وێنەکە خۆت گرتوتن هەردووشی بگرتو خۆت گرتوتە بڵێ ئەمە بەڕێز مامجەلال کە لە هاتنەکەی عومەر موسا بوو ئەمەر موسا بووێرە لەگەڵەوە بوو و ڕسمە وگرت ئەمەی کاک مەسعودیش ساڵیادی مەلیکەی بەریتانی بوو لە خانزاد لەگەڵ کە عومەرا وەستا بوون داوت کرا بە نەمانیش لەگەڵ وەستا بوو قەپولێکیش بەو ناوایە سوڕایەوە دیار و بەحسی ئەویانە کرد زۆر ڕووی خۆش بوو کاک مەسعود بە فرسەت سێ ڕسم بۆ کرد لێرە بەکارمانێنە وێنەیەکی جوانە بووە بۆ وێنەی کێسە لە زۆرینەی فەرمانگەکانە هەڵواسرا و دیارە وێنەکان نییە کاک زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ کاگ تەها ئەمڕۆ زۆرمانەوە دەستی تۆ خۆش بێ بۆ وەزمونە دوور و درێژێت بۆ هەموو ئەو وێنانی کە بە درێژای ژیان گرتوتن بۆ ئەرشیفە جوانت بەڕاستی چه ئەوانەی کۆن چه ئەوانەی تازە بە هیوای بەردەوامی تەمەنی درێژ بۆ جەنابەت ڕێستانە زۆر سپاسانەکەم سپاسمان بوونتانەکەم ڕاستیازێتان کێشا بۆ بەسەرکردنەوەی ئەم پیشانە و پیشەکانی کەش ئەمانە لە ناو چوونە میشانە پیشی کەسێک لە ناوەچی ئەرشیفە هەبێ بەتەشی دوای مەشکاری ئێمەژەوەی خزمەتی ئەوانە بکەینەوە بتوانین چنێک دەتوانین ئەرشیفێکین چەند ڕسمت دیوە ئەوەنە سیدیم هەیە زۆر ڕاست ئەوەنە دیارێمە بەسێ ئەو ڕسمانەمان کۆ کە چاپ کراون
وانی کە لە ناو مۆبایل و لە کۆمپیوتەرن و لە سەر ئەوەی لە ماڵ سیدی لێرە بە دڵنیایی ئەوەنە سیدیمە هەر سیدێکەوە ڕاست. 200 ڕسمی تیاکە بۆ هیوایی ڕۆژێک لە ڕۆژان ئەرشیف بکرێن و هەڵبژیرێن بۆ نەوەکانی داات و دەستەکانی تۆ خۆش بە کاک تاژیان زۆر ممنونی زۆر سپاس دەستی تۆ خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس بۆ جەنابیشت ممنونم چاوەکەم سپاسی و برادرانەشەکەم لە تاقیگەی میدیا ڕێزم بۆیان هەیە مانومان کرد ئەزیێتمانە دەستەکانی زۆر ئێوە سپاسیانەکەین زۆر زۆر سپاس دەکەم کاک تاجیان ممنون بە ئێوەش. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان